مرۆڤ ناتوانێت بە تەنها بژی. خۆی پەروەردگار ئینسانی وا دروست کردووە ناتوانێت بە تەنها بژی. بە دڵنیاییەوە دەبێت تێکەڵی خەڵکی ببین هەر یەکێک لە ئێمە. بۆ مەبەستی یەکەمیان عیبادەت. ئەم ئیسلامەی ئێمە ئەوەتان لەسەری پێویست کردوین، نابێ ئینسان بەردەوام تەرکی جەماعەت بکە، نابێ بڵێ جەماعەتەکانی نوێژی بە کۆمەڵ لە مزگەوت تا فەرز نین. بەردەوام دەبێت تا توانات هەبێ ئامادەی مزگەوتی گەڕەکەکەت بی، کەواتە لەسەر ئاستی گەڕەکەکەی خۆتدا ئەگەر تەنانەت هاتوچۆی هیچ ماڵێکیش نەکەی، ئەبێ ئەو کەسانی کەوا ئەهلی مزگەوتن و دێنە مزگەوتەکە لەگەڵ گەڕەکەکەی خۆتدا لەسەر ئاستی مزگەوتی گەڕەکەتدا بۆ نوێژی جەماعەت کۆ دەبێەوە لەگەڵیان. خۆ نوێشکردن بەڕێزان لە مزگەوت بیکەی بە کۆمەڵ و بە جەماعەت، هەروەها لە ماڵەوە بە تەنها بیکەی، دیقەتت داوە خۆ نوێژەکە هیچ کەلیمەیەک زیاد و کەمی نییە. ئەی بۆچی نوێژی مزگەوت، نوێژی جەماعەتی مزگەوت لەگەڵ ئیمام و ئەهلی گەڕەکەکەی خۆتا 27 پاداشتی زیاترە لە نوێژێکی تاک کە هەمان نوێژی فەرزۆ لە ماڵەوە دەیکەی. لەبەر ئەوەیە ئیسلام ڕاددێنێ کەسێکی گۆشەگیر مەبە، کەسێکی گونجاو بە لەگەڵ ئەهلی گەڕەکەکەی خۆتا کاتێک کە لە یەک ڕیزی مزگەوتا دەوەستن. دواتر لە نوێژی جەماعەتەوە بڕۆ بۆ نوێژی جومعە. نوێژی جومعە کە بەلە ئیمامی شافعیەوە ڕەحمەتی خوای لێبێ ئەبێ بەلانی کەمەوە 40 کەس حازر بن. واتە تۆ لەسەر ئاستی شارەکەی خۆتا کە جومعە دەکەی لانی کەمی ئەبێ بەریەککەوتنت بەواجبی. ئەمایان وەکو نوێژی جەماعەت نییە بڵێ ئەم جومعەیە دەچم و جومعەیەک ناچم. جومعە فەرزی عەینە مەگەر کەسێک موسافیر بێ یان کەسێک نەخۆش بێ یان عوزرێکی ئەمنی و ئەوانەی هەبێ لە ژیانی خۆی ئەمین نەبێ، ئالەم کاتەدا نەبێ واجبە هەر یەکێک لە ئێمە ڕۆژی هەینی لە مزگەوتی شارەکەماندا ئامادە بین. ئێستا لەسەر ئاستی گەڕەکەکانە کە جومعەی تێدا دەکرێت بەوەی الحەمدوللا مزگەوتەکان زۆر و هەمویان قەرەباڵغ و جێگای لە مزگەوتەکان نابێتەوە. کەواتە لە مەسەبی ئیمامی شافعیدا بەلانی کەمەوە هەفتانە تۆ واجبە لەسەرت بەریەککەوتنن لەگەڵ 40 کەسا هەبێ. ئەمجا دەچی بۆ سەر ئاستی جیهانی کاتێکەوە لە تەمەنتەوە یەکجار حەجی ماڵی خوال لەسەر فەرزە، ئەگەر هاتو داراییت باش بوو و توانای جەستەیت باش بوو و وڵاتت ئەمین بوو، ڕێگاکە ئەمین بوو، لە حەجا خۆ بەتەنیا حەج ناکرێ بڵێ وەڵام من بەتەنیا حەجی خۆم دەکەم. واجبە لەگەڵ هەموو موسڵمانانی دنیادا، ئەمجا نەک گەڕەکەکە و شارەکەی خۆت و وڵاتی خۆت، ئەو هەموو دەنگ و ڕەنگە جیاوازە کۆ دەبێتەوە، ئەبێت لە ڕۆژی عەرەفەیە لە شاخی عەرەفات لەگەڵ ئەو هەموو خەڵکەیە بگونجێ. پاشان ڕۆژانە پێویستە لەسرت یان هەفتانە یان مانگانە کەسێک دەمرێ بەشداری نوێژی جەنازە بکەیت لەگەڵ ئەو خەڵکەیە لە ڕیزا بوەستی، بەشداری بە خاکسپاردنی مردووان بکەیت. خۆ هەر هیچ نەبێ بۆ کەسوکاری خۆت ئەبێ بچێ سەر گۆڵ سەر قەبرستان بەشداری مەراسیمی بە خاکسپاردن بکەیت. دووەمیان بۆ کار و کاسبی هەر ئەبێت تێکەڵی خەڵک بی. ئێمە بەردەوام پێویستیمان بەوەیە شت بکڕین وەشتیش بفرۆشین. سێمیان بۆ ژن و ژنخوازی، بۆ خۆت هاوسەر دەخوازی ئەبێت تێکەڵاوی خەڵک بی. پاشان براکەت ژندێنێ، خوشکەکەت هاوسەرگیری دەکا، کوڕەکانت نەوەکانت هاوسەرگیری دەکەن. ئایا دەکرێت بڵێ من بەشداری ناکەم؟ نەخێر. ئیسلام هەموو ئەمانەی داناون واجب دەکات لەسەر تۆ ناتوانی بەتەنیا بژی. بۆ ئەم مەبەستانە ئەبێت تێکەڵی ناو کۆمەڵگابی.